یادەکانی ڕاپەڕینی کەرکووک و سەری ساڵی کوردی لە قەڵای کەرکووک باڵای کوردستانەوە بەرزڕاگیرا بەڕێوەچوونی یادەکا بەو شێوەیە هەرزوو پڕۆپاگەندەی بەدوای خۆی داهێنا بەڵام کەرکووچەکان لە وەڵامی ئەو پڕۆپاگەندانەدا بە بەرزکردنەوەی ئاڵای کوردستان دووبارە کوردستانی بوونی کەرکووچیان دووپات کردەوە. دەرچوونەتە دەرەوە بۆ دەرەوەی شاری کەرکووک و بە ئاڵای کوردستان شەوە دەرچوونەتە دەرەوە کەس ڕێگر نەبووە لە بەردەممان وەکو هەر بەرپرسولایەنێ کەس نەبووەتە ڕێگر بۆ ئێمە بۆ دەرچوونی ئاڵا و ئاڵایە خۆمان هەڵکردو و هیچ مشکلەشمان نەبووە لە هیچ ڕوویەکەوە بۆ وەزعی کەرکووک بەڕاستی عیبی نییە ئارامە ئەو ئێمەستە بە ئاڵای کوردستانە بە خۆمانەوە دەسوڕێنەوە و هاتنی خۆشی خۆمان دەلە بڕێن و ئەو هەموو خزم و کەسە لێرە خڕەوە بووینە هیچ کەسێ نهاتۆی پێشمان و کەس ڕێگریمان نەکردووە و ئیتر نازم هەندێک کەناڵ و هەندێک خەڵک ئەم دیعانە بەڵاوەکەنەوە وڵاهی ئێمە وا کەرکووک عیمانش نییە و ئاها بە قادی کوردیەوە بە ئاڵای کوردستان دەچوینە ئەلە مشەفرۆشی بە هەموو شێگان هیچ کێشە و گرفتێک نییە تا ئێستا هیچ عیبی نییە کێش خەڵک باش شەیوا و بازار شیە و هیچ کێشە و گرفتێکی بۆمان نەکردو تا ئێستا هیچ کەسێک گوتووەتی نابێ عالەمی کوردستان لێرە دابنێ خۆ بفرۆش نەخێر لە بەیانی و ئێمە لە دوێنەوە لێرە دانیشتو تا ئێستا کەس ڕێگری نەکردو بەسەرگی سلێمانیە هەموو زۆر ئاڵایەکی تێ ئەفرۆشرێت و هیچ کەسێکش ڕێگری لێ نەکردووە ئیساش زۆربەی کەسان یعنی هاوڵاتیان دێن دەیکردن ئەیکەنە قەسیارەکەیان ئەستنە هەموو شوێنێکش هیچ ڕێگریکی لێ نەکراوە. ئێوە لێرن ئاڵای کوردستان دەفرۆشن و ئاڵاکانی دیکەش بە هەمان شێوە هیچ ڕێگرێکتان لێکراوە؟ هیچ کەسێ نهاتۆتە ژیانمان بەخوا پارەی باشترش دەکا لەوە زیادە چی بکەین؟ خەڵکی تا چەند بەدەم کڕینی ئاڵاوە دێن هەڵی واستنێخەنە سەر سارەکە ڕەبی زۆ بە قەوەتە دەستش ناکەوێ چەندێ هەبێ سەرفە بێ ئای بشینیە کەس ناتۆتە سەرمان کەسش پێمانی نەوتووە مەمنوع بێ شتێ بێ هاتووە بەخوا لە یەکەم ڕۆژەوە ئێمە لێرە لەبان ئەم جادەیە ئاڵامانەیە. هاوشێوەی ساڵانی پێشوو کەرکووچەکان لە ژێر سێبری ئاڵای کوردستاندا جەژنی نەورۆز و یادی ڕاپەڕینی کەرکووچیان بەڕێکرد هاوکات وەڵامی پڕۆپاگەندەی ئەو ڕاگەیاندن و لایەنانەشاندایەوە کە باسییان لە قەدەغەکردنی ئاڵای کوردستان لە کەرکووکدا دەکرد. کارۆن محەممەد کورتسات نیوز کەرکووک